بەخێبێنی خوا بەخێبن سەر سەرچاو ئەمڕۆ هەفتە بازاری کچکاڵی هەڵەبجەمان کردەوە دووبارە ئەم ساڵ وەک ئاگادارن ساڵی پار سپاس بۆ خوای گەورە وەرزێکی بەرهەمی کشتتوکاڵی زۆر سەرکەوتومان بەڕێ کرد لە هەفتە بازاری کشتتوکاڵی لێرە توانیمان نزیکەی بە نزیکەی 50 بۆ 60 جوتیاری خاوەن بەرهەم کە بەرهەمی کشتتوکاڵیان هەبوو ساڵی پار بەرهەمەکانیان لێرە ساغ بکەنەوە ڕاستەوخۆ بیفرۆشن لەگەڵ کڕیارەکانیانە بەبێ ئەوەی کە دەستی دوو هەموو سێم بکەوێتە بینەوە سپاس بخوا هەر لەسەر زۆن ڕۆشنایی ئەوەی کە ساڵی پار کەسانێکی زۆر وەکوڵێ سەردانیان کردین و کارەکەیان بەدڵ بوو دووبارە ئەم ساڵیش سپاس بۆ خوای گەورە دووبارە کردمانەوە بەڕووی ئازیزانی شارە بەڕووی جوتیارانی شارە بۆ ئەوەی بەرهەمەکانیان دیسانەوە لە هەفتە بازارەکە نمایش بکەن و ئازیزانی شار و خەڵکی کوردستان بتوانن سەردانیان بکەن ئەوەی کە ئەمڕۆ ئێمە الحەمدولیلا نزیکەی 50 جوتیارمان لێرە ئامادەن کە بەرهەمی کشتتوکاڵیان هەیە ئەو بەرهەمانی کە تازە پێگەیون چکە ئەزانی ئێستا وەرزی پێگەینە سەرەتای وەرزی پێگەیشتنیشە لەبەرەوە هەنێک لە بەرهەمەکانی شترماوە پێبگا هەنێ بەرهەم تەواو بووە لەبەرەوە ئەم کاتەمان بە گونجاو زانی ئینشاءڵڵا بەرهەمی تریش پێ ئەگات و ئەهێنرێتە هەفتە بازارەکە ورزە وەکو هەنجیر کە هێشتر بە تەواوی پێ نەگەیوە ئینشاءڵڵا لە هەفتەکانی داهاتوە ئەویشمان ئەبێت و هەنێک بەرهەمی هاوینەی تریش کە سەرەتای پێگەشتنیەتی لە غەیری ئێمە لێرە لە هەفتە بازارەکەمان جگەل لەوەی کە جوتیارانمان جێ کردوتەوە کۆمەڵێک لە کارگەکان کارگە خۆماڵیەکانی هەڵەبجەشمان جێگە کردوتەوە کە بەرهەمی کشتتوکاڵی بە شێوەی سەناعەتی پیشەسازی خۆراکی دروست ئەکەنەوە یان خۆراکێکە وش کراوەیە میوەیەکە وش کراوەیە لێرە یان ڕوبە هەنارە تۆشاوی تووە ئەم بابەتانەی تایە سپاس بخوا ئەوانش دوکانمان داونەتێت غەیری ئەوە کۆمەڵێک دوکانشمان داوە بە دوکانجارەکان بۆ خۆراک بۆ خواردن بۆ ئەوەی ئەو کەسانێکە هێنە ئێرە لە خۆراکە پاکوتە میزەکانی ناوچەی خۆمان بێبەشمە بن. بەدڵنیایە تا بەرهەمی کشتتوکاڵی هەبێ ئێمە بەردەوامە بین هەر وەک پار ئینشاءڵڵا هەموو هەفتەیەک ڕۆژانی جومعە. ساوي خمانية اینی بڕوا باشی من کشکان فایق دانشی شاری هەڵەبجە ماوەی 10 ساڵە من لە نەمامگەی خەزورە ئەو 25 ساڵان زیاتر نەمامگەیە ئیسا ئەو ناتوانێ من بوومەتە جێگرەوەی ئەو 10 ساڵە ینی بەرهەمەکەمان خۆمان بەدەستی خۆمان گوڵەکان قەڵەمەکەین تەنانەت شەتڵەکەین قەڵەم ئەەکەین ئیتر گوڵی دەرەوە بۆ نمونە خۆمان قەڵەمی ئەەکەین لە جەهانمی لە قاوە لە کاپوچین و ئەمانە زۆرینەی ئەوانە بڵێن لە بیتەکانمانە بەرهەمەهێنی ببوونیوە لە ناو فستیڤڵن بە بەردەوام ئاگر فستیڤالەکان بکرێتەوە بەشداریەکەم زیاتر گوڵە وردەکانی خۆم ئەوانەی دەستقەڵەمی خۆمن ینی ئینتاجی خۆمانن لەگەڵ هاوسەرەکەم عنی ئەگەر ئەو نەبێ ناتوانم ینی بتوانم ینی ئەو پەرە بەم شتە لەوەرەم لە خۆر لەو نایە